بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی ئەزیز بەخێر بێنەوە بۆ ئەڵلقەیەکی تری پۆدکاستی چارەخانە ئەو پۆدکاستەی کە تیایدا زانستی پزیشکی لەگەڵ ئەزمموی پزیشکیدا یەکدەگرنەوە. من میوان نورەدینم، هەموو هەفتەیەک بە کۆمەڵێک بابەتی گرنگ و بەهێز تێڕوانینی پسپۆڕ و شارەزایان گفتوگۆی پزیشک و تەندروستکاران دەبینەوە میوانتان. بۆ ئەم هەفتەیە گفتوگۆیەک ساز دەدەین دەربارەی نەخۆشیە کە دووچاری ژیانی هەزاران مرۆڤ بۆتەوە، ئەوی شێرپەنجەی سیەکانە، بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ڕەوەند عەبدوڕەحمان عیسا، پسپۆڕی نەشتەرگەری دڵ و سیەکان. بەخێر بێن نەخوا کاک دکتۆر، ئاودانتان کردەوە. زۆر سپاس بۆ جەنابتان، سپاس بۆم دەرفەتە بۆی بتوانین لێرەوە باسی نەخۆشیەکی کوشندە کە دووچاری هەزاران کەس ئەبێتەوە بە تایبەتی لە ژینگەی ئەم سەردەمەدا کە ئەویش شێرپەنجەی سیەکان و ڕێڕەوی هەناسەیە. زۆر باشە کاک دکتۆر. ئەگەر باسێکی شێرپەنجەی سیەکان بکەین، چۆن تووشی سیەکانە بێت، چۆن لە خانە و شانەی سیەکانە گەشە ئەکات؟ لە ڕاستیدا بە شێوەکی گشتی شێرپەنجە چەندین پێناسە ئەگرێ، بەس گرنگترینی ئەوەیە کە بە هۆکارێکی نادیار خانەی ئاسایی ئەگۆڕێ بۆ خانێکی نەئاسایی، زۆر جار لە قەبارەدایە، زۆر جار لە ژمارەدایە. هەندێک جار هۆکاری ڕاستەوخۆ هەیە، هەندێک جار هۆکاری ناڕاستەوخۆ هەیە. زۆر جاری وا هەیە هۆکارەکانی کە تووشی شێرپەنجە ئەبێت بەهۆی بازدانێکە لە خانە ئاساییەکە ڕووی داوە. اینجا ئەو بازدانە ئایا بە گۆڕانکاریە پێکاتەیەکە بوو بێت لە ناو خۆیدا کە نادیارە و لەوانەیە توانین بڵین هۆکارێکە بەسخوای گەورە ئەیزانێ، یان بە کاریگەری هەندێک لەو مادانەی کە ئەبنەهۆی ئەم بازدانە بەو خانە ئاسایی و بێتە خانێکی ناسایی. زۆر باشە. ئەتوانرێت زوو دەستنیشان بکرێت ئەم نەخۆشیە؟ شێرپەنجە بە شێوەکی گشتی دەستنیشانکردنی قورسە، بەڵام شێرپەنجەی سیەکان ئەگەر ئێمە ئیتر باسی شێرپەنجەی سیەکان و ڕێڕەوی هەناسە بکەینەوەیەکە، لەوانەیە نیشانەکانی کاتێک دەرکەون لە نەخۆشەکەدا کە شێرپەنجەکەی گەیشتوتە قۆناغێکی پێشکەوتوو کە بەداخەوە ئەمە لە زۆربەی ئەو نەخۆشانەی کە من لە ماوەی ئەم چەندین ساڵەدا نەخۆش سەردانمەکە زۆر جارەڵێ ئەم نیشانانم تیا دەرکەوتووە، بەڵام دوای پشکنین دەرەکەوێت کە قۆناغەکەی زۆر پێشکەوتووە. بۆ ئێمە چکە ڕێنماییمان هەیە بۆ ئەوانەی کە بەرکەوتنیان بە هەندێک لەو هۆکارانە کە ئەمڕۆ باسیەکەین زیاترە وەک لە کەسێکی ئاسایی، پێویستە پێش دەرکەوتنی ئەم نیشانانە سەردانی پزیشکی پسپۆڕ بکەن، تر ئەو بەپێی کرایتیریای خۆی ڕێنمایی ئەدا. زۆر باشە کاک دکتۆر. لە زۆربەی توێژینەوەکانە ئەڵێت 85 بۆ 90 حاڵەتەکانی شێرپەنجەی سیەکان هۆکارەکەی جگەرەکێشانە. باشە ئەکرێ کەسێک جگەرەکێش نەبێت و تووشی ئەم نەخۆشیە ببێ، یا ئەتوانین بڵین هۆکارەکانی تری توشبوون بە شێرپەنجەی سیەکان چییە؟ لە ڕاستیدا بەپێی توێژینەوە لە نێوان 85 بۆ 95 یان زۆرینەیەکی لەگەڵ لە سەدا 90 شێرپەنجەی سیەکان بەهۆی جگەرەوەیە. لە سەدا 3 بۆ 14 بەهۆی گازی ڕادۆنەوەیە کە لە زۆربەی ماڵەکان هەیە. هەموو ئەو ئەساس و ماواد و کەلوپەلەی کە لە ئێستادا بەردەستە لە ماڵەکان، لە بیناکان، تەنانەت لە ژێر خاک، چونکە ڕادۆن گازێکی بێڕەنگ و بێتام و بێبۆنە، بەڵام گازێکە تیشک دەرە، بازدان بە خانەکانەدات، هەروەکو باسمان کرد. هۆکاری دیکە کە ئەوانەی جگەرە ناکێشن لەوانەیە لە کارگەی نایلۆن، کارگەی پلاستیک PVC، لەوانەیە لە ئەسبێس کە شوکاری چەند دیکۆراتێک ئەتوانێت بەکار بهێنرێت بۆ هەندێک کاروباری دیکە بەکارهێنرێ، لەوانەیە ئەوانەی کە لە بەنزینخانەکانی شەکان ڕاستەخۆ بەرکەوتنیان هەیە، یان لە شارێکی زۆر قەرباڵغدا کە سوتانی سوتەمەنی زۆر تێدا، یان ئەوانەی کە لە کارگەکانی ئێمە نەخۆشمان هەبووە لە کارگەکان کاری کردووە، سیەکانی
ماندوو بووە زووتر لە کارکەوتو شەرنێ تووشی شێرپەنجە بوو پیشەیەکی دیاریکراو هەیە بۆ ئەوەی وا بکات زۆر جاری وا هەیە پیشێکی دیاریکراو ئێمە نەخۆشمانە بۆ 7 ساڵ لە شوێنێک کاری کردووە ئێمە ڕێنماییمان داوەتێ چونکە 7 ساڵ زۆرە بەرکەوتنی بە مادەیەکی تیشکدەر یان بە مادەیەکی کە بۆنێکی تایبەت دروستەکە مادەیەک کە بێزارکەری ڕێڕەوی هەناسەیە هەر لە دەمەوە تاسیەکان چونکە زۆر جاروێ ڕێڕەوی هەناسەش تووشی شێرپەنجە ئەبێت بە ڕێژەیەک کە لەگەڵ سیەکان هەر هەمان سیستەمە کە ڕێژەکە کەم نییە. باسی سوتەمەنی ناو شارە قەرەباڵغەکانتان کرد. ئەتوانین بڵێن پیسبوونی ژینگە شۆکارەکە لە هۆکارەکە پیسبوونی ژینگە بە دڵنیاییەوە ئەم سیارێک کە سوتێ کۆمەڵێک گازی سیانی دوو قورقوشم و گازەکانی تر کە دەرەدا طبعاً جگەلوی کە ڕاستەوخۆ بنزین ئەماکە و گازە بەرهەمهاتوەکان بەهۆی سوتانی بنزینی شۆ ئەماکەن کارگەکانی تر ئەماکەن هەندێک هۆکاری تریشەیە کە مادەی کیمیاییە شەرنی ئەو مادە گاز دەرانە هەبن مادەی کیمیاوی شێکە زۆر جار لە ماڵەکان بەکارهێنرێ ئەبنە هۆکار توشبوون بە شێرپەنجەکان پاکەرەوەکان بە دڵنیاییەوە مادە کیمیاکانی تر کە لە کارگەکان لە تاقیگەکان لە زۆر شوێنی تر بەکارهێنرێ کە لەوانەیە زۆربەی کەسەکان بزانن کە مەبەستمان لە چەند مادەی کیمیاوی خۆی بەرکەوتنی بەڕادێکی زۆرە ئێستا بۆیە ئێمە زۆربەی بۆیەکان ئێمە ڕێنماییمان وایەکە یان مەسەلەن ئەو معتەڕێکە لە ماڵەوەیان ئەو عتەڕێکە لە ماڵەوە بەکارهێنرێ بەردەوام کەسێکە لە خۆی بدام هەڵما ئەم گازە هەڵم ژێت مادەی کیمیاویە طبعاً ئیریتیشن یان بێزارکردنی ناوپەش ڕێهێناسە دروستەکە بە ماوەیەکی چەندین ساڵ طبعاً چکە جگەرە ڕاستەخۆ ئەمە دروست ناکە جاری وێ جگەرە 10 ساڵی ئەوێ شەرنیە سێکە تو شێرپەنجەکە بەڵام توش نەخۆشیەکە گازی ڕادۆن ماوەی کە جگەرە کێشە 25 ئەوەندە تووشی ئەوە بێ کە جگەرە ناکێشێ تووشی ئەم شێرپەنجی سیەکانە بێ اینجا هەیە جگەرە ناکێشێ بەڵام لە دەوروبەری جگەرە کێشێ ئەمانش کە دیسان ئەوانە پیانەوترێ ئێمە ئەتوانین بڵین ئەوانەی کە بەرکەوتنیان هەیە بە دووکەڵی جگەرەیان ئەوانەی کە پیانەڵێن جگەرەکێشی دەستی دوو کە بەداخەوە زیانی زیاترە من نەخۆشم هەبووە خێزانەکەی جگەرەکێش بووە پیاوێک مانگی چەند مانگێک پێشەستا هاتە عادەکەم تووشی بەداخەوە شێرپەنجەی سیەکان بوو لە بەرووی خێزانەکەی جگەرەکێش بوو لە کاتێکدا خێزانەکەی ئافرەتێک بوو توش شێرپەنجە نەبوو خێزانەکەی جگەرەکێش بوو بەڵام خۆی توش شێرپەنجە بوو بەڵام خێزانەکەی توش نەبوو بوو ئافرەتی ترم هەبووە دووجار لە ماوەی ئەم 5-6 ساڵەیە ئافرەت هاتۆتە لام نەشتەرگەریمان بۆ کردووە شێرپەنجی سیەکانی هەبوو مێردەکەی جگەرەکێش بوو مێردەکەی توش نەبوو بەس خۆی توش بوو ئافرەتیش دروستە. کاک دکتۆر پێم خۆشە زیاتر لەسەر بابەتی جگەرە با بڵێن قوڵ ببینەوە چۆن تەئسیرات و زیان دروستەکات بۆ شێرپەنجەی سیەکان خۆی شێرپەنجەی سیەکان بە دووەم شێرپەنجەدا ئەندرێ لە جیهاندا لە ڕووی بەربڵاویەوە لە ڕیزبەندیەوە لە ڕیزبەندیەوە دووەم شێرپەنجەیە بەڵام لە مەترسیداری و بکوژی یەکەمە تقریبا لە هەموو چوار بە پێ توژناوی کراوە لە هەموو چوار خولەکێک لە ئەمریکا مرۆڤێک کۆتایی بە ژیانی دێت بەس بەهۆی شێرپەنجەی سیەوە کە لە ستانەوەتی جگەرەیە لە هەموو 16 کەسێک توش ئەبێت بەردەوام تەشخیصەکرێ لە هەموو دوو خولەکێک کەسێک ئەدۆزرێتەوە لە هەموو 5 ئافرەتێک یەکیان تووشی شێرپەنجە ئەبێت شێرپەنجەی سیەکان بە بێوی جگەرەکێشیش بێت بەهۆی چەند بەرکەوتنێکەوەیە بەهۆی ژینگەوەیە ڕاستە شێرپەنجەی سیەکان لە پیاواندا زیاترە بەڵام ئافرەتانیش لی بە دوور نینە ڕێژەیان هێندە بین نییە بەڵام جگەرە خۆی چونکە 7,000 مادەی تێدایە لەم 7,000 مادەیە 150یان دروستکەر یان بەرهەمێنی شێرپەنجەن یان شێرپەنجە هێنن کە کەسێک لە ڕۆژێکدا پاکەتێک جگەرەکە کاتە 20 جگەرە بکێشێت بە ماوەی 10 ساڵ ئەگەری توشبوونی هەیە بە شێرپەنجە بوو ئەگەر کەسێک بە ماوەی 20 ساڵ بەڵام ئەگەر کەسێک دوو پاکەت لە ڕۆژێکدا کە 40 جگەرە ئەکات جگەرە بکێشێ توشبوونی بە شێرپەنجەی سیەکان لە ماوەی 10 ساڵدا ئەگەری هەیە بۆیە ئێمە ئەوانەی کە جگەرە ئەکێشن ڕێنماییانەکەین شەرت نییە کە نیشانی تیا دەرکێ و سەردانمان بکەن چونکە ئێمە کرایتریای خۆمان هەیە بۆی پێیان بڵێن چەند خاڵێکە کە خاڵەکان
ئەکرێستا پێت بڵێم نزیکی 4 بۆ 5 خاڵە یەکەمیان ئەگەر کەسەکە تەمەنی لە بینی 55 بۆ 80 ساڵ بوو یعنی توانین بڵین کێن ئەوانەی کە پێویستە با بڵین پێشوەختە پشکنین بکەن بۆ ئەم نەخۆشیە دروستە؟ ئەوانەی کە پشکنینی پێشوەختەی سیەکانیان پێویستە سەردانی پزیشکی پسپۆر بکەن چەند کەسێکن زۆر هاوڵاتیان ئەگەر گوێیان لەمەیە و گوێبیستی ئەم چەند خاڵە بوون ئەمانەیان تیا بوو ببێ دوو دڵی باسەردانی پزیشکی پسپۆر بکەن شەرنیە بۆ دۆزینەوەی نەخۆشیەکە بەڵام بۆ دڵنیابوون لەوەی کە ئەگەر لە قۆناغی سەرەتایی هەر نامۆیەکە بێت چارەسەرەکەی ئاسانترە کەسێک کە تەمەنی لە نێوان 55 بۆ 80 ساڵیدا بوو بە دڵنیاییەوە گەرجگەرەکەشیش نەبێت بەڵام لەوانەیە لە ژینگەیەکی وەک ئێستادا هەموو بەرکەوتنە ماددە کیمیاوی و تیشکدەرانە ئەم ژینگە پیسە ئەم هەموو کارگەیە کە لە وڵاتدا هەیە لەوانەیە توی شێرپەنجەی کرد بێت بەبێەوەی بزانێت چ پیاو بێتە ئافرەت دوو ئەگەر کەسێک ڕۆژانە پاکەتێک جگەرەی کێشا بێت واتە نزیکەی 20 ساڵە 30 ساڵە جگەرە کێشە پاسەردانی پزیشکی پسپۆر بکە بۆی پشکنینی پێشوەختەی بۆ بکرێت سێم ئەگەر کەسێک لە ڕۆژێکدا دوو پاکەتی کێشاوە بەس 10 ساڵە دوو پاکە دەکێشێ چکەمە پاکێرمان هەیە دەکاتە مثلەن 20 پاکێر 10 پاکێر حەسەب 40 پاکێر بەپێی ئەمە خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەوەیە کە کەسێک 15 ساڵ وازی لە جگەرە هێناوە یان ئێستا جگەرە کێشە یاخود 15 ساڵ وازی هێناوە بەڵام هەرە بێ پشکنین بکە بۆ چونکە مانای ئەوە نییە کە جگەرەکەی بۆتە زیان بەخش بۆ شێرپەنجەی سی کەوازی هێنا لە 120 بۆ 30 ڕێژەی مردنی کەمەکاتەوە سودێکی زۆری لێ بینێ کەوازی هێنا بێ بۆ لە بەروی سیەکە بە ماوەی 6 مانگ بۆ ساڵێک خۆی پاکە کاتەوە گرفتێکی وای نامێنێ بەڵام وەکو گوتمان بەرکەوتنی تەنها بە دووکەڵی جگەرەکەی خۆی نەبووە لەوانەیە بە ژینگەکەش کاریگەرێ بووی پێویستەکە سەردانی پزیشکی پسپۆرکە بۆ پشکنینی پێشوەختە زۆر چاکە کاک دکتۆر هەر دەربارەی هۆکارەکان چی کەسێکە لە خێزانەکەیە وەکو فامیلی هیستری با بڵێن یان وەکو جینات ئەکرێ باسی بازدانیش بکەین ئەو حاڵەتیان هەبوو بێت ئەمە هۆکارێکە لە شێرپەنجەی سیەکاندا بە ڕێژەی لە 108 پەیوەندی بە جیناتەوە هەیە لە 108 ئەکرێ بۆ ماوەیی بێت و ئەکرێ بازدان بێ چکە بازدانیش وەکو باسمان کرد هەیە مادەی تیشکدەرە هەیە مادەی کیمیاویە هەیە چەند ڤایرۆسێکە چەند بەکتریا و چەند هەوکردن و میکرۆبێکە بازدان بە خودی خانەکە ئەکاوت و شێرپەنجەی ئەکات و ئەشکرێ بازدانەکە بە چەند قۆناغێک بێ و ئەکرێ بازدانەکە ببێ هیچ هۆکار و بەرکەوتنێک بێ کە تەنها لای خوای گەورە ڕوونەما زۆر چاکان چی دەربارەی نیشانەکانی توش بوون بە شێرپەنجەی سیەکان شێرپەنجەی سیەکان و ڕێڕەوی هەناسا ئەگەر کەسێک تووشی شێرپەنجەی سیەکان بوو بێت وەکو ئەندامی سی نەگوکو ڕێڕەوی هەناسا چونکە ڕێڕەوی هەناسەوەیە کە هەواکە گێنێ بە خودی سی بەپێی زۆربەی توێژینەوەکان زۆر کەس هەیە کۆکێکی بەردەوامی هەبووە بەبێەوەی چاک ببێت ئەمە جێ گرنگی پێدانە بە تایبەتیوانێک کە جگەرە ئەکێش یانوانێک کە لە شوێنێکی تایبەت بە دووکەڵ و بۆن و هەندێک مادەی کیمیاوی ئیشەکەن ئەکرێ ئەگەر لە ڕێڕەوی هەناسە نزیک بێت یان لە ناو ڕێڕەوی هەناسە بێت لەگەڵ کۆکەیە بەڵغەمی هەبێیان بەڵغەمی خوێناوی هەبێت چکە شەرنی هەموو بەڵغەمێک نیشانەی شێرپەنجە بێت بەڵام زۆرینەی ئەگەر بەڵغەمەکە خوێنی پێوە بوو پێویستەکە گرنگی پێ بدات یان کەسەکە هەستی کرد بە خێرایی وەزنی دابەزێت یان کەسەکە هەستی کرد بەهێزیەک بەبێەوەی هیچ نیشانێکی تری هەبێت هیچ نەخۆشێکی تری هەبێت بەڵام لە خۆیەوە ماوەیەکی زۆرە هەست بە بەهێزیەکەکە ئەمانە جێی بایەخە وەکو نیشانەکان بەڵام وەکو گوتمان شەر نییە نیشانەی هەبێت چکە جاری وە هەیە لە سیەکەیە زۆر دوورە لە خودی ڕێڕەوی هەناسە لە سیەکە چونکە ناو قەفەزەی سنگ کە هەمووی ئەگرێتەوە هەتا پەردەی سیش جاری وایە شێرپەنجە ئەگرێتەوە چونکە وەکو پێویست بێ کە هاو نیشتمانیان بێ بزانە شێرپەنجەی سیەکان سێ جۆری هەیە جگە لە شێرپەنجەی پەردەی سی دوو جۆریان نەشتەرگەری بۆ ئەکرێت چکە یەکیان زۆر باوە
یەکێکیان کەمە بەڵام هیچ ناتوانین دەستکاریکەین، یەکێکی تریان هەر خودی ناوی شێرپەنجێ کارسینۆیدا، ئەویش دەگمەنە، زۆر دەگمەنە. لە 2 مانگی ڕابردوو کچێکی 22 ساڵ تووشێم شێرپەنجەی بۆ بنەشتەرگەریمان بۆ کرد، بەداخەوە چەندین شتی بۆ کرابوو، گومانە کراکە نەخۆشیەکەی جۆرێکی شێرپەنجە بێ، بەڵام ئێستا شێرپەنجەکەی دەگمەنە، ئەمەش پلانی توێژینەوەمانەیە لەسەری و ئەکرێ ئەم جۆری شێرپەنجەیە زیانی نەبێ، بەڵام کاریگەری لاوەکی هەبێت، ئەکرێ کۆمەڵک نیشانە دروستکرا و ئەشکرێ هیچ نیشانێکی نەبوو بێت. زۆر چاکە. بۆ دەستنیشانکردنی حاڵەتەکە پێویستمان بە چ جۆرێکی پشکنین هەیە و ئایا کام جۆریان لەو پشکنینانە باشترین جۆرن بۆ دەستنیشانکردنی ئەو بارە؟ کە نەخۆش سەردانی ئێمە ئەکا، ئێمە وەکو پزیشکی پسپۆڕی سنگوسیەکان زیاتر کە کرایتیریاکانی هەبوو ڕاستەخۆی نێرین بۆ سیتیسکان. جاری وە هەیە نەخۆشەکە هیچ کرایتیریایەکی نییە، بەڵام چەند نیشانەیەکی هەیە، تەمەنیشی بچووکە، ئەویشە نێرین بۆ سیتیسکان. زۆر جاری وە هەیە نەخۆشەکە نەکرایتیریای تایە و نەنیشانەی هەیە، بەس شایکی طبیعی بۆ نێرین، بۆی بزانین ئایا گرەیەکی هەیە، نامۆیەک لە سێکەیدا هەیە، ناڕێکێک هەیە، چونکە ئێمە زۆر جاری وە هەیە گرەیەکە ڕاستەخۆ دەرەکەوێت، جاری وە هەیە گرەیەکە دەرناکەوێت، بەڵام ڕێڕەوی هەناسەی گرتووە ناڕاستەخۆ نیشانەی دروست کردووە. و چەند نیشانەی چەند پشکنینێکی تری گشتی ئەکرێ، زۆر جاری وە هەیە ئێمە لەگەڵی نەخۆشەکە کە سنگی بێشێت و وابزانانی شێرپەنجەیە شەر نییە، بەڵام ئێمە لەگەڵ پزیشکی پسپۆڕ ڕاوێژەکەین سەبارەت بە دڵی، سەبارەت بە ئەندامەکانی تری، بۆ ئەوەی یان سەبارەت بە گەدەی کە ئەمان نیشانەی ئازاری سنگ دروستەکە، ئەمانە توانین پشکنینیان بۆ بکەین بە پێویست. زۆر چاکە. دەربارەی زەرع حەزەکەم کۆمەڵێک ئاماژەی پێ بدەن. ئەگەر کەسێک هاتە لامان کرایتیریای تیا بوو، سیتیسکانمان بۆ ناردەشی ئەی ملەوەن مفراس دەرکەوت گری هەیە، بە دڵنیاییەوە ئەبێ ئەو گرەیە دیاری بکرێلەوەی کە من بەڕای خۆم پێم وایە هەر کەسێک کەم کرایتیریانەی تیا بوو، چکە من بەڕاستی لەم چەند ساڵەدا بە تایبەتی سەردەمی کۆڕۆنا نەخۆش ئەهات بۆ پشکنینی سیتیسکان بۆ کۆڕۆنا، بەداخەوە چەندین کەسمان تەشخیص کرد بەداخەوە. یعنی کۆڕۆنا هەندێک جار بووبووە هۆکاری دەستنیشانکردنی شێرپەنجەکە، ڕاستە کۆڕۆنا بکوژ بوو، بە شێرپەنجەش تایبەت شێرپەنجەسیەکانیش بکوژە، بەڵام چارەسەر ئەکرێ. بۆیە من پێم وایە هەر کەسێک کە پشکنینی کرد گرەی هەبوو بە هیچ دوو دڵ نەبێت لەوەی کە زەرعی گرەیەکەی بکە. بەلایەنی کەم و پزیشکی پسپۆڕ توانێت قەرار بدە ئایا گرەیەکەی بۆ لا ببا یان پێشوەختە زەرعی بۆ بکە. باشترین تەشخیص لە ئێستادا دوای ئەشعەی مفراس و نازوڕی ڕێڕەوی هەناسە، زۆر جار نازوڕێ و زۆر جار ناوێ، وەرگرتنی زەرعە کە تایبەتە لە ڕێگەی دەرزیەوە، لە ڕێگەی ئامێری تایبەتەوە. طبعاً لەوانەیە لە ملیۆنێک یەک کەس لی بڵاو ببێتەوە کە زۆر دەگمەنە، بەڵام بە سەدان نەخۆشمان هاتووە گەیشتوتە قۆناغی چوار و هیچ زەرعیش لێ وەرنەگیراوە، دەستکاریش نەکراوە. کەواتە ئەو ئەگەر زووتر هاتە با زەرعی کرد بە لەوەی کە بترسێ بگاتە قۆناغی چوار، ئەی خۆ دەستکاری نەکردو و گەیشتوتە قۆناغی چوار. بەڵام گەر دەستکاری بکرێ ترسی لەوە بێت لەوانەیە چانسی توش بوو بڵاوبوونەوەی لە ملیۆنان جارێک بێ، بەڵام ئەگەر دەستکاری نەکا وازی لێ بێنێ چانسی بڵاوبوونەوە و گەشە سندنی لە ماوەی 6 مانگدا لە 199. کەواتە بۆ تۆ لە ملیۆنێک یەک کەس بەس خۆت بە گرنگ بە حیسابەکەی لە کاتێکدا چەندین توێژینەوە لەگەڵەوەی کە نەخۆشەکە بێ دیاری بکرێ، نەخۆشیەکە بێ تەشخیص بکرێ. بە چیش باشترینی زەرع هیچ کات نابێت هۆی بڵاوبوونەوە. پێویستەکە هەمنیشتیمانی پابەندی پزیشکی پسپۆڕی بێت و لە ئێستاشدا پشکنینی زۆر پێشکەوتوترمانەیە لەوانە پێتسکان ئەکرێ لەگەڵ پزیشکانی شێرپەنجەی چارەسەری شێرپەنجە لە ڕێگەی کیمیاوی و تیشکەوە، لەگەڵ پزیشکی پسپۆڕی تیشک هەروە و لەگەڵ پسپۆڕی ئێمە، چونکە ئێمە بە تیم ئیشەکەین، ڕاوێژ بکەین لەوەی کەم نەخۆشە دوای طبیعی ئەشعەی مفراس بکە، دوای ئەشعەی مفراس یعنی سیتیسکان پێچکان بکە یان زەرع بکە. زەرعەکە پێش پێچکان بێ یان پێچکانەکە بەبێ زەرع و دواتریش ئێمە نیشتەرگەری بۆ بکەین یان نا.
من 2019 کە چوون بۆ شەنگەهای لە یەکێک لە SPH لە گەورەترین خستخانەکانی جیهان کە لە هەموو وڵاتان سەردانیان ئەکرد 20 وڵات لەو کاتەی من چوم سەردانیان ئەکرد وەکو دکتۆر کە فێری نەشتەرگەری سنگ و سیەکان بن لە ڕێگەی نازوڕەوە لەوێ هەموو ئەو هاوڵاتیانەی کە شێرپەنجی سیەکانیان هەبوو بێنیشانە بوون و هەمووی سکرینینگی بۆ کرابوو بۆ چونکە سکرینینگیان پشکنی پێشوەختە لە 120 شێرپەنجە دیارەکە درست لە 120 زۆرە یعنی ئێمە ئێستا گەر هاوڵاتیانی خۆمان بەردەوام سەردام بکەن پشکین بکەن 2 ساڵ جارێک 3 ساڵ جارێک 4 ساڵ جارێک یان زوو سەردامی پزیشکی پسپۆر بکەن کە نیشانەی تیا بوو پشکنیان بۆ بکرێت بدڵنیایەوە نەخۆشیەکەیان دەرەکەوێت لەوان لە خۆناغی سەرەتاییدا بە نازۆڕێک کۆتایی بێ وتر چارەسەرێکی میایشی پێویست دەبێت. کاک دکتۆر ئەی مێتاستاتیک کانسەر چییە؟ مێتاستاسس بە تایبەتی لە سیەکاندا کە سیەکان بەڕاستی بە دایکی شێرپەنجە بەداخەوە ناسراوە یعنی زۆربەی شێرپەنجەکانی تر لە باوەشەگرێ بۆیە پێڵێن دایکی شێرپەنجە. ئەم شێرپەنجەیە لەوانەیە کەسێک نەخۆشمان هەیە شێرپەنجەی کورچیلەی توش بووە نەخۆشمانەیە شێرپەنجەی کۆڵۆن و کۆندامی هەرسی توش بووە نەخۆشمانەیە شێرپەنجەی مەسەلەن پەنکریاس و مەمک و جگەر و ئەندامەکانی تری توش بووە دواتر هاتۆتە سیەکان ئەمە پێڵێن شێرپەنجەی گوازراوە شەر نییە سەرەتایی بێت لەوانەیە لە ئەندامێکی ترەوە گوازرا بێتەوە بۆی زیاتریش بە هۆکاری چیەوەیە چونکە یان لە ڕێگەی سیستمی لیمفەوە یان لە ڕێگەی سیستمی خوێنەوەیە لەبەرەوەی سیەکان پاڵاوگەیەکی باشی خوێنن و لە هەمان کاتدا بە دڵی دووەمیش ناسراوە لەبەرچی لەبەرەوەی بەقەت دڵ خوێنی تێدایە کەواتە ئەکرێ خانەکانی شێرپەنجە لە خۆی بگرێ. سوپاس بۆخوا ئێمە چەندین نەخۆشمان نەشتەرگەری بۆ کردووە کە شێرپەنجەی کۆڵۆنی هەبووە بەڵام چارەسەر کراوە کە ئێمە چەند خانەیەکی بوو تا شێرپەنجە لە سیەکان هەبووە 2 دانێ بۆ 8 دانەیە بووە هەمان بووە هەردوو لای چەندانێکی تیا بووە لە سیەکانی سوپاس بخوا بە نازۆر هەردووشیمان پاک کردو هەردوو لای سیەکانی بەڵام بە مەرجێک ئەم گریانە شایانی لابردن بن و شێرپەنجە ئەساسەکەشی چارەسەر بوو بێت ئەوەی کە بۆ نمونە تووشی شێرپەنجەی کۆڵۆن بوو بێ بە تایبەتی زۆر چاکانی ئەکرێ کەسەکە تووشی شێرپەنجەی یەکێک لە ئەندامەکانی تر بوو بێ دوای ئەوە چارەسەر بوو بێت ئەگەر سیەکانی گرت بێتەوە مەجای تیا هەیە عیلاج بکرێ زۆر باشە. ئەی چارەسەریەکان بۆ شێرپەنجەی سیەکان بەگشتی چین؟ شێرپەنجەی سیەکان ئەوەی باشە چارە ئەکرێ وەکو هەندێک ئەندامی تر نییە بەڵام لە قۆناغی سەرەتایی یابێت ئێمە تا قۆناغی سێژە توانین نەشتەرگەری بۆ بکەین نەشتەرگەری لە ئێستادا کرێ کردنەوەی سنگ بێ لە پێشەوە کردنەوەی سنگ بێ لە تەنیشت زیاتر لە تەنیشت و کردنەوەی سنگ لە تەنیشت بۆ پشتەوە بێت و لە ڕێگەی نازۆڕیشەوە سپاس بخوایمە لە ئێستادا ئامێری زۆر پێشکەوتومان هەیە تیمی زۆر ڕاهێنراومان هەیە خۆمان نزیکی 18 وڵات گەڕاوین و مانگانە لە کۆنفرانس هەبێ دەورات هەبێ سەردانی ئەو وڵاتە پێشکەوتوانەمان کردووە لە ئەوروپا و بەریتانیا و شەنگەهای با بڵێن چاینا و وڵاتەکانی تریشکە ئەم دەوراتی تێدا بکرێ و ئەوانەی کە تایە پایۆنیرن ئێمە ڕاهێنانمان لەلایەن کردووە و ئیشمان تایە کردووە نەک بەستەنها نەزەڕی بوو بێ بە هەندسۆن ئیشمان تیا کردووە و ئامێرە پێشکەوتوەکانیشمان لێرە بەکارهێنا و خەڵکی جگار زۆر سوودی لە تەکنیکەکانی ئێمە بینیوە چەندین کەسمانەیە 4 ساڵە شێرپەنجەی سیەکانی لە قۆناغێکی زۆر واتە گرەی گەورە بووە بەڵام شایانی چارەسەر بووە پزیشکی ئۆنکۆلۆجی یان پەلمۆلۆجی بۆ ئێمەی ناردووە و چارەسەرمان کردو لە ئێستادا بەپێ شێرپەنجە شایانی خۆی ئاساییەکات. زۆر چاکە. هیچ کاریگەریکی لاوەکی هەیە لە چارەسەریەکان یعنی بڵێن نەخۆشێک بۆ نمونە یەکێک لە چارەسەریەکانی شێرپەنجەی سیەکان وەرەگرێ ئەترسێ لە پاڵیا لە کاریگەریە لاوەکیەکانی ئایا ئەم کاریگەری لاوەکیانە وجودیان هەیە ئەگەر هەیە چین؟ طبعاً شێرپەنجەی سیەکان کە گوتمان لە قۆناغی سەرەتاییە بێگەر نەشتەرگەری بۆ بکرێ کاریگەری نەشتەرگەری هەیە زۆر جار بە شێوەیەکی گشتی کە ئەوە پزیشکی پسپۆڕی بێهۆشکاری بێ بڕیار لەسەر ئەم جۆرە حاڵەتانە بدا زۆر جاریوەیە ئێمە نەشتەرگەریەکە تەواوکەین ئەینێرینەوە بۆ پزیشکی ئۆنکۆلۆجی چکەلوانەیە ئەو پێش نەشتەرگەری چارەسەر کیمیایی دابێت قۆناغەکەی کەم کرد بێتەوە یان بچوو کرد بێتەوە دابەزی بێت لە قۆناغی مەسەلەن 3 کرد بێ بە 2
ئێمە نەشتەرگەری بۆ بکەین دواتر ئەینێرینەوەیش چارەسەری تری ئەداتێ چونکە لێکەوتە یان لە ڕێگەی با بڵین ئەو کارگەلاوەکیانەیان بەهۆی نەشتەرگەریەکەوەیە یان بەهۆی دۆخی نەخۆشەکەوەی کە نەخۆشی تری هەیە زەخت و شەکرەوەمانی تر یاخود لە ڕێگەی وەرگرتنی چارەسەر کیمیاییەوەیە هەموو ئەمانش تەبان شایانی چارەسەرکردن نەخۆشەکە بانیگەران نەبێت پێویست ئێمە لەگەڵ یانی زۆر چاکە کەی بڕیاری نەشتەرگەریەدەن ئێوە و ئێمە لە ڕێگەی ئەو تیمەی کە تەبان مەڵتی دیسپلینری تیم زۆر گرنگە کە هەمانە سوپاس بۆخوا زۆربەی پزیشکە پسپۆڕەکانی وەکو چارەسەری کیمیاوی و چارەسەری تیشک و یعنی چارەسەری شێرپەنجە بە تیشک لەگەڵ پزیشکی تیشک و سۆنار لەگەڵ پزیشکی پەلمۆلۆجی کەس پەیوەستە بە سیەکان و کۆندامی هەناسە لەگەڵ ڕاوێشکردن بە هەمویان ئێمە بڕیارمان داوە کە ئەو نەخۆشانەی پێویستیان بە نەشتەرگەریان بۆ ئەنجام بدرێ ئەوانەی پێویستیان بە چارەسەرە بە تیشکیان بە کیمیاوی وەرگرن دوای نەشتەرگەریەکانیش کە هەموو لێکەوتە با بڵین جەراحیەکان نەشتەرگەریەکانی تەواو بوو هیچی نەما یان نێرینەوە بۆ جەنابیان ئەوانێت لەسەر چارەسەری بەردەوام زۆر چاکە لە کاتی وەرگرتنی چارەسەر نەخۆشە توانێت ژیانی ئاسایی خۆی بژی کارەکانی ڕۆژانەی جێبەجێ بکە یان بە پێچەوانەوە لەگەڵەوەی کە ئەم شتانش ئەنجامەدا پێویستە چۆنەڵی ئاگای لە خۆی بێت یا کۆمەڵک پارێزی هەیە ئەنجامی بات لە ڕاستیدا ئێمە ئەو نەخۆشانەی کە تووشی شێرپەنجەی سیەکانە بن ئەبێ پابندی ئەو ڕێنمایانە بن کە بەپی پزیشکی پسپۆ ڕێنمایی ئەداتێ بۆ چونکە وەکو گوتمان شەرنی ئێمە وەکو نەشتەرگەری سنگوسیەکان بەردەوام چاودێریان بکەین لەوانەیە ڕێنمایی ئێمە جیاوازتر بێت لە ڕێنمایی پزیشکێک کە لی بەرپرسە کە چارەسەری کیمیاویەکە لەلایەن پزیشکێک کە وەکو پەلمۆلۆجی چارەسەری کۆندامی هەناسەی ئەەکە ئەبێ پابندی ئەو ڕێنمایانە بێ بۆ نمونە گرنگترین ئەوەیە کە نەخۆشەکە کە توش بوو دوای مەسەلەن نەشتەرگەری بۆ نەکرا بەڵام چارەسەری کیمیایی وەرگێ ئەبێ بزانێت چی ئەکات چۆن هەنگاوانێ ستایلی ژیانی بگۆڕێ وەرزشکردنە خواردنە دەروون ئاسوودەیە و بەهێزیە بیرکردنەوەیەکی زۆر ئەرێنی هەبێت بە دڵنیایەوە چارەسەرە بێت یان ئەگەر پێویست بە ئێمە بکە و نەشتەرگەریمان بۆ کرد و ڕێنماییان ئەدەینێ ئەو نەخۆشانە لەوانەیە پێویست بکە کۆمەڵێک ئامێریانە دەینێ بەکاربێنن کۆچینی بەردەوام پیاسەی زۆر چارەسەری عیلاج طەبیعی تر لەلایەن ئەوانەی کە چارەسەری سروشتیان بۆ ئەکەن یاخود ڕێنمایی وەرگرن یاخود خۆیان فێر ببن یان لە ڕێگەی لە ئێستاوە کە لە یوتیوب زۆربەی ڕێنمایەکان ئەکرێ وەربگرن پابند بن یان چەند چارەسەرێک عیلاجێک وەرەگرێ بۆ کەمکردنەوەی هەوکردنیان ئێمە نەخۆشمان هەبوو بەڕاستی دوای عملیات عیلاجی وەرنەگرتووە لەبەر هەر هۆکارێک تووشی هەوکردن بووە یان نەخۆشمانە بووە نزیکی با بڵێن دوای نەشتەرگەریمان بۆ کرد دوای مانگێک پێم تەمان دوای نەشتەرگەری بە هەفتەی یەکەم هەڵست یعنی بە 3 ساعت یەکەم هەڵستنەوە بە هەفتەی یەکەم تەقەڵیان بۆ لا برێت کەمە بە نازۆڕێکین بە هەفتەی دووەمە بچنەوە لای پزیشکی پسپۆڕی چارەسەر بە کیمیاویە ببچنەوە بۆ لایەن کە مزەڕەکانیان بۆ ببەنەوە تر ڕێنمایان بدەنێ نەخۆشمان هەبوو تا 4 مانگ دوایەوە نەچۆتەوە لای کە ئەمە زۆر کارزانیوە نەشتەرگەریەکەی کردتر تەواو ینی پێویست ناکاپچێتەوە لای ئەبێ پابندی ئەو ڕێنمایانە بن کە ئێمە و تیمەکە بە گشتی ئەیدەین زۆر چاکە کاک دکتۆر پامتان چییە بۆ خێزانی کەسی توش بوو چۆن ئەتوانن هاوکاری نەخۆشەکەیان بکەن لە وڵاتی ئێمە بە نەخۆش ناگوترێکە تۆ تووشی شێرپەنجەی سیەکانیان هەر جۆرێک لە شێرپەنجیان نەخۆشیێکی تر بووبی بەڵام بە کە سوکارەکەی ئەگوترێت لە وڵاتانی پێشکەوتوو بە نەخۆشەکە ڕاستەخۆ گوترێت کە ئاگای لە خۆ بێ بۆی گرنگی بەخۆی بدە هەردووشی لێکەوتەی هەیە زیانی هەیە پێی نەگوترێ هەم زیانی هەیە پێی بگوترێم زیانی هەیە بەڵام کە سوکاری نەخۆشەکە ڕاستەخۆ پێش نەخۆش دێن دەڵێ دکتۆر ئەگەر نەخۆشیەکەی ئاوایان پیسە بە نەخۆشی پیسەکە ناویانێن تکایە بانەزانێ ئیتر تۆش ئەکەویتە مووقیفێکەوە خۆی قورسە بەڕاستی بۆ ئێمە کە پێی بڵین بەڵام ئێمە بەناڕاستەوە خۆ پێی ئەڵێن
بەڵام ڕێنمایی کە سوکاریانەکەین لەوەی کە با نەخۆشەکە ئازاد بێت لەوەی بزانەیان نا ئەمە یەک چکە نەخۆشی بەورەمان هەیە ئەشزانێ و چارەسەریش بوو و دووەم با نەخۆشەکە بەلایانی کە مۆگەر نزانێ شێرپەنجەی هەیە بەڵام هەندێک شتەیە نابێت لی بشارنەوە بۆ چکە لەوانەیە چارەسەری خۆی زوو بکات نەخۆشمان نەبووە شێرپەنجەکەی لە قۆناغی سەرەتاییدا بۆ پێم گوتون کە زوو چارەسەری بۆ بکەن نیانێشتۆ کە سوکارەکەی نیانێشتۆ نەخۆشەکە خۆی بزانێ دوای 4 مانگ هاتوتەوە بۆتە قۆناغی 4 بڵاو بۆتەوە دوای 6 مانگ کەسمانە بۆ دوای 6 مانگ هەمان بووە دوای ساڵێک بۆ بچکۆ بڵاو بێتەوە تۆ پێی نەڵێ ئەو بەس کە ئەگەر زوو بزانێ طبعاً زوو بزانێ چارەسەر وەرەگرێ ئەڵێ هەموو ژیانم تەسلیمەکەم بۆ چونکە چارەسەر وەرگرێ بەلایەنی کەمەوە تا 10 ساڵ ئەگەر بە باشی لە قۆناغی سەرەتایی بەلایەنی کەمەوە تا 10 ساڵ ژیانی بە تەواوی یاساییە بێ بەس چارەسەر وەرنەگرێ 6 مانگ بۆ ساڵێک ئەو پەڕی 2 ساڵ دروست بۆ ژیانی لە 10 ساڵەوە بێ بە 2 ساڵ چوە کەسەکە ئەڵێ من بەزێ ڕۆژێک ژیانم زیاتر بێت هەموو سەر و سامانی خۆمەکەمە قوربانی بەداخەوە کێشێکی تر هەبووە من نەخۆشێک ئەوەی کە گوێی لە منە ئێستا ئەزانێ لەگەڵ کێمە مامۆستایەک بوو لەگەڵ چەند برایەکی باوکیان توش شێرپەنجە بوو چارەسەری کیمیایی وەرگرت لە قۆناغی 3 بوو بە 2 کە هاتە لای من گوتم عملیاتی بۆکەین چکە دکتۆری پسپۆڕی چارەسەری شێرپەنجە بە کیمیایی ناردبووی بۆ لای من کە چاودێری بکەین بە هەردووکمان لە قۆناغێکەوە بێتە خواردتر ئەنجا نەشتەرگەری بکەین سوودی زیاتر لێ ببینێت ڕاستە تەمەنی هەبوو بەڵام بە کەڵک نەشتەرگەری ئەهات سوودی زۆری لێ بینی دیارە کە سوکارەکەی نەشتەرگەریان بۆ نەکرد لەبەر مادە بێت هەر هۆکارێک بچکۆم نەشتەرگەریە پێشکەوت و ئامێری پێشکەوت و بەکاردێن لە ڕێگەی ناڵزوورەوە بەڵام دوای ماوەیەک بیستمەوە لەسەر تەلەڤیزیۆن ئەو کەسە قسەیە کرد کە گوایە چەند دەفتەرێکیان داوە بە کەسێک بۆ بازرگانی لی بردون لی خواردون ئامادە نەبوو چەند گەڵایەک چەند دۆلارێک بۆ باوکی سەرفکە بەس بە چەندین دەفتەر بۆ بازرگانی سەرفی کردبوو ئەمەش زوڵمێک بوو کە کردبوویان نەهێشت بوویان باوکیان بزانێ و نە ئامادەش بوون پارەی بۆ سەرفکەن ڕێنمایی ترم بۆ ئەو کەسوکاری ئەوانەی کە تووشی شێرپەنجە بوونەوەیە زۆر هادی بن نەهێندە میهرەبان بن لەگەڵیان هەست بە بەزەی بکەن نەهێندەش توند بن لەگەڵیان کە هەست بە بێپشتیوانی بکەن چونکە پشتیوانی خێزانی لە زۆربەی وڵاتان یەکێکە لە بەهێزکردن و بەرزکردنەوەی ئاستی هەم هۆشیاری هەم دەرونی هەم زیادبوونی بەرگری جەستە نەخۆش سوودی لێ بینێن ئەی ئێوە خۆتان کاک دکتۆرۆک و پزیشک چۆن لە ڕووی دەرونیەوە هاوکاری و پشتیوانی نەخۆشەکانتانەکەن من وەکو خۆم لە کلینیکەکەم کە نەخۆش دێت بۆ لام ئەزانم شێرپەنجەی لێ کەس و کاریشی پێم بڵێ پێی بڵێ نەخۆشەکەش خۆی بیێ بزانێ کە چێتی من هەرگیز ڕاستەخۆ پێی ناڵێم کە تۆ نەخۆشی شێرپەنجەت هەیە بەناڕاستە خۆ پێی ئەڵێم کە لەوانەیە نام و یەکە بێ ئێمە ئەیدۆزینەوە چارەسەریشی هەیە و لەگەڵیشی بەردەوامە بین من وەکو ینی کەسایەتی خۆم هیچ کات لە نەخۆش تووڕە نەبووم زۆر لە کەسوکاری نەخۆش تووڕە بم لە بەرۆی زانیاریان نییە کەچی هەموو مداخەلەیەکەکەن بەس هیچ کات لە نەخۆش تووڕە نەبووم چکە نەخۆش خۆی ینی پێویستی بە ئارامیە ئەبێ ئێمەش وەکو پزیشک ئارام بین لەگەڵ نەخۆش و ڕێنمایی تاو بدەین من حەزم کردووە لە ڕووی زانستەوە ئەبدەیت بم تازەترین زانستی پێشکەشکەم لە ڕووی جەستەوە من نەشتەرگەری هەبووە نەخۆش هەبووە تووشی شێرپەنجەی سورێنچک بووە نەشتەرگەریمان بۆ کردو 14 سەعات لەبەرچی لەبەروی کە سکی و سنگی نەکەینەوە چۆتە ئوردون پێیان گوتو ئەبێ سکت و سنگت بکەیەوە تاوەکو گەدەت باریککەینەوە بهێنینە شوێنی سورێنچکت بەڵام بەکردنەوە ئەمەمان کرد بەس بە نازۆر بەڵام 14 کاتژمێر ئێمە بە پێوە بووین لەگەڵ تیمی نەشتەرگەری گشتی کاک دکتۆر لێر و کاک دکتۆر کاو بە سوپاسەوە لێرە لەگەڵ تیمی خۆمانۆک و نەشتەرگەری سنگوسیەکان کەواتە ئێمە جەستەی دەرونی زانستی و پیشەیی و دینیەنیش زۆر لەگەڵ هاونیشتیمانیانمانین هەوڵە دەین باشترینیان پێشکەشکەین ئیتر شیفاژ لای خۆی گەورەیە دەستان خۆش بەخۆ کاک دکتۆر ئەوانەی کە جگەرە ئەکێشن لە کاتی واستێنانە ئەڵەن یەکێک لەو پرسیارە باوانەی کە هەیە لە ناویانە ئەکر ڕاستە خۆواز بێنین یا پێویستە لەگەڵ پزیشکی پسپۆڕ لەسەر خەت بین یا ئایا ئەگەر واز بێنن لە جگەرە کێشان ئەگەریان بە تووژبوون بە شێرپەنجەی سیەکان کەم ئەکاتەوە
ئەوانەی کە جگەرە ئەکێشن چەند ڕێنماییەک گرنگە. یەکەم طبعاً جگەرە کە ئەکێشە زیانی بۆ خۆی هەیە، باوانەکە زیانی بۆ مناڵەکانی و بۆ خێزانی و دایک و باوکو کە سوکاری هەبێت لە شوێنی گشتی جگەرە نەکێشێ خەڵکی تر بێزار نەکات، چونکە شەرنی جگەرە تووشی شێرپەنجەیکە، بەڵام سێکەی نەخۆشەکە بەلایانی کەم و 8 ساڵێک سیەکەی لاوازەکە 8 ساڵ دێتە خوارێ. ئەوانەی کە جگەرە ئەکێشن ڕێنماییم هەیە بۆیان کە ئەگەر هەموو کاتژمێرێک جگەرەیەکە کێشن بە هەموو بیکەنە هەموو 4 کاتژمێرێک 6 کاتژمێرێک، ئەگەر ناتوانن بە هەموو 4 کاتژمێرێک زیاتر جگەرە نەکێشن بۆ ئەوەی جەستەیان لەوانەیە ئالوودە بوو بن ناتوان واز بێنن، بەڵام کەم یەکەنەوە. تۆیەک کە لە ماوەی 24 کاتژمێردا لە دوو پاکەتەوە کردت بە پاکەتێک و لە پاکەتێکەوە کردت بە نیوە 10 جگەرە و دوای کردت بە 8 جگەرە، دوای توانین بیکەی بە 4 جگەرەش بە دڵنیاییەوە 4 جگەرە لە شەو ڕۆژێک ئاکاتە هەموو 6 کاتژمێرێک تۆ جگەرەیەکە کێشی. زیانێکی کەمتری هەیە، ناڵێم نیەتی، بەڵام زۆر باشترە لەوەی کە لە داهاتوودا بڵێ من توانای کەمکردنەوەم لە 40 جگەرەوە بۆ 4 هەبێت، چۆن ناتوانم 4 واز بێنم. و دواتری پێویستی بە ئیرادەی کەسەکەەوە ئەمە طبعاً ئەمە باسی ئیرادە ئەکەین، بەڵام باسی ڕێنمایی تر وەکو پزیشکی پسپۆر پێی بڵێ یاخود پزیشکێکی خێزانی پێی بڵێ یا پزیشکی دەرونی پێی بڵێ یاخود کۆمەڵێک ڕێکخرا و تیم هەیە یان سنتەری تایبەتەیە بەواسێنان جگەرەیان چارەسەری تایبەتەیە، ئەمە وەستاوتە سەر خودی کەسەکە ئایا لەگەڵ کامیان بەردەوامە. بەڵام من وەکو پسپۆڕی خۆم کە ئەم ڕێنمایە بە شێوکی گشتی سوودم لێ بینیوە لە پێدان بە هاونیشتیمانیانمان کەسە نزیکەکانی خۆشم تەنانەت کە زیانەکانی بۆ ڕوون کردوەوە چۆن ناوپۆشە ڕێڕەوی هەناسە ڕەش بووە سیەکە ڕەش بووە چکەمە ڕۆژانە ئەیبینین بەجگەرە، یعنی گوناحە کوڕێکی گەنجی 20 ساڵی ئەمڕۆ بە ڤەیپ و بە نێرگەلە و بەجگەرە ئەم ئەندامە جوانەی لە پەمەیەوە کا بە ڕەش و مۆر. دروست بۆیە لەم ڕێنمایی پێدانە گەشتومەتە بڕوایەکە کە کەسی ئالوودە بوو بە جگەرە ئەگەر ئیرادەی هەبێ ڕاستەخواز بێنێ زۆر گرنگە، ئیرادەی نەبوو باکەمی کاتەوە. زۆر چاکە کاک دکتۆر باش بوو باسی ڤەیپ و نێرگەلە و بابەتانتان کرد، ئەمە هەر زیاتر جەختمان لەسەر جگەرەکە کردەوە. ئایا ڤەیپ و نێرگەلەش ئەکەونە قاڵبی ئەوەی کە وەکو جگەرە هۆکارێک بن بۆ توش بوون؟ بە دڵنیاییەوە ئەوانیش جۆرێک لە ئێڕیتانتن میوتانتن، ئەمانە بازان دروستەکەن ناوپۆش ڕێڕەوی هەناسە بێزارەکەن کە بە ماوەیەکی دوور و درێژ لەوانەیە هەم سیەکەی لاوازکە تووشی نەخۆشی سیەکانی بکە یان تووشی شێرپەنجەی بکە، بەڵام توێژینەوەی زیاتری بە تایبەتی ڤەیپ. بەس نێرگەلە چەندین ئەوەندەی جگەرە زیانی هەیە. نێرگەلە هەتا لە ئێستادا لە زۆربەی کافتریاکان بۆ تەشخیص کراوە بۆ تۆی گواستنەوەی هێندە نەخۆشیە درمەکان لەوانە نەخۆشی سیل کە بەهۆی بەکتریایەکەوە گوازرێتەوە. دروست، زۆر چاکە. کاک دکتۆر هەڵە تێگەیشتنە باوەکان بۆ شێرپەنجەی سیەکان چییە؟ وەکو باسمان کرد لە پێشوو هەندێک کەسێ گومانیان وایە ئەوانەی تووشی شێرپەنجەی سیەکانە بن نابێت دەستی لێ بدەن بۆی بڵاو نەبێتەوە. هەندێک کەسەوە ئەزانێ کە ئێستا تووشی شێرپەنجەی سیەکان بوو نابێ نازوور بکە لە بەرۆی لی بڵاوە بێتەوە یان زەڕا بکە. هەندێک هاوڵاتی تر هەیەوە ئەزانێ کە تووشی شێرپەنجەی سیەکان بۆ لێوەڵە دکتۆر ئێستا کە دێت بە ئازاری سنگ و کۆکە شعی بۆ گری هەیە پێڵێ لەوانێت تووشی گرێت هەیە نەخۆشیەکت هەیە پێویستەکە تەشخیصی زیاتر بکرێ. ڕاستە خۆی وەڵامەدا تۆڵێ دکتۆر خۆ من چەندی ساڵە کۆکەم هەیە چەندی ساڵە سنگم دێشێ، ئەمە تازە نییە، یعنی نەخۆشیەکەی پێ ئاسایی ترە، نەخۆشیەکە ئەم نیشانانە تازە نییە، چکە شەرنی هەمووی لەگەڵ شێرپەنجەی سیەکان ئەسڵ شێرپەنجەکان بێ ئازارە بێ نیشانەیە، بەڵام لەوانەیە لەگەڵ ئەم چاودێریکردنەدا کە دەرکەوتووە گرەی هەیە پێویستە کات چارەسەر وەربگرێ. نەخۆشی ترمانێکی سیسیەکانیە بووە نەشتەرگەریمان بۆ کردو لای دکتۆرێک نەشتەرگەری کردو دوایی دروست بۆتەوە، بەڵام بە دکتۆری نەگوتووە من قاچم شێرپەنجەی هەبووە و دواتر بڵاو بۆتەوە بۆ سیەکەم بە کیس بۆی نەشتەرگەری کردووە. اینجا ئیشەکەی لێ با بڵێن نەشتەرگەریەکە لەوانەیە ئەنجامێکی باشی نەبوو بێ یان زوو سەری هەڵدا بێتەوە نەخۆشەکە لۆمەی دکتۆرەکە. ئەمە پێویست ناکات لۆمەی پزیشک بکرێ بۆ چکە و پزیشکە هەڵی باشترینی بۆ داوی، بەس لۆمەی خۆت بکە کە تۆ مێژووی تەواوی خۆت بە پزیشکەکە نەگوتووە
چونکە هەندێک نەخۆشی لێکە چێ گرێ لە کیسە چێ کیسە لە گرێ ئەچێ ئەمە توێژنەوەمان هەیە نەخۆشەیە کیسی سیەکانی هەیە کیسی ئاوی کە لە ڕێگەی کرمێکەوە بۆی سەوزێنە شۆراوە لە ڕێگەی پیس بوو بە ئاژەڵ و سەگۆمانە توش بووە جگەرەکێشیش بووە گومانی شێرپەنجەی کردووە کە نەشتەرگەریمان بۆ کردو کیسی ئاوی بووە سوپاس بخوات کردومانتە توێژینەوە ئێستا بەردەستە لە گوگل سکۆلەر هەیە و پزیشکان و توێژەران و هەتا خوێندکاران و خەڵکی ئەسایش توانێت سەیریکە کەواتە شەرت نییە هەموو گرێک شێرپەنجە بێ و شەرتیش نییە هەموو شێرپەنجەیەک چارەسەر نەکرێ یان پشتگوێ بخرێ بۆیە چەند هەڵەیەک ئەبێ هاونیشتیمانیان ئاشنایەتیان هەبێ لەبار زۆر چاکە ئەستی توشبوون چۆن کەم بکەینەوە کاک دکتۆر داتاکان زۆر مەترسیدار بوون کە ئاماژەتان پێدا لە سەرەتاوە لە هەموو ماڵێکدا پێویستەکە ئەڵگۆڕی هەوا هەبێ پەنجەرەکان بکرێنەوە جارجارە هاونیشتیمانی شەرنی هەموو کاتێکی لە ناو ماڵ بێس دانی دەرەوە کاکشوەوایەکی سروشتی وەرگێمە وڵاتمان شەرنی هەر ناو شارە قەرباڵغەکان بێ چەندین سروشتی جوانمان هەیە لە لادێکان لە دەوروبەرمان جگەرە هەوڵ بدرێ زۆر کەم بکرێتەوە بەرکەوتن بە جگەرە زۆر کەم بکرێتەوە مثلەن جگەرەکێشی دەستی دوی پیاڵێن ئەو مادەی میاویانی کە ڕۆژانە بەرکەوتنت هەیە هەوڵ بدە بە تایبەتی ئافرەتان کە مادەی پاکەرە زۆر بەکارهێنن دەمامەک یان دەستکەش بەکاربێنن ئەو هاونیشتیمانیانی کە پیشیان بەرکەوتنە بە مادەی میاویانە ئەبێ دەمامەک ماسک زۆر ببەستن دەستکەش زۆر بەکاربێن جلوبەرێکیان زوو بگۆڕن زوو ژینگەی ئەو ژووریان شوێنە و کارگە داخراوە بگۆڕن ئەوانەی کە لە بەنزیخانەکان کارەکەن هەروواگادار بن ئەوانەی کە بەردەوام لە شارە قەرەباڵغەکانن دەمامک زۆر بەکاربێنن چکە بەردەوام بەرکەوتنیان هەیە بەم ژینکە ناپاکە و لە هەمان کاتیشدا ئێمە حەزمان کردووە کە هەم حکوومەت هەم هاوڵاتیان هەم پزیشکان هەم پسپۆڕانی تر لەبارەی توێژینەوەی بەردەوام بکەن بۆی داتای وردمان لە بەردەستدا بێت چکە ئێمە گرفتێکمان هەیە با بڵێن پشکنین دوای مردن کە پشکنینی لاشە یان ئۆتۆپسی پێڵێن دوای مردن ئەم پشکنینە نەکراوە بۆی بزانیم کەسە بە چی مردووە چونکە لە وڵاتی ئەمریکا توێژینەوە کراوە کە ساڵانە 124,000 کەس بەس بە شێرپەنجەی سیەکان گیان لەدەست دەدا لە کاتێکدا مردن بە شێرپەنجەی کۆڵۆن 52,000 بە پرۆستات و پەنکریاس و بە هەندێک نەخۆشی تر تەنها 51,000 یعنی چەندین ئەوەندە بەلایانی کەمە سێ ئەوەندەی مردنە بە شێرپەنجەکانی تر بۆ شێرپەنجەی سیەکان هەندە لە ئاستێکی بەرزدایە لە وڵاتی ئێمەش داتان نییە ئەڵێن مەسەلەن کەسێک گیان لە دەستەداڵن بە کۆڕۆنا مرد کەسێک گیان لە دەستەداڵن بە شێرپەنجە مرد کەسێک گیان لە دەستەداڵن بە جەڵتەی دڵ مرد هەموو ئەمانە پێویستەکە بکرێنە داتان نەک خەڵکەکە لە خودی خۆیەوە بۆچی بۆ ئەوەی ڕێنمایی بەردەوام بدرێ بە هاوڵاتیان ئەمانە جێی بایەخن زۆر چاکە دەستان خۆش بە خۆکاک دکتۆر دوا پەیامتان بۆ کەسێک کە تازە توش بووە بم بارودۆخە چییە ئەوەی کە تازە تووشە بێ بم بارودۆخە لە هەر قۆناغێکدا بێ پزیشکی پسپۆڕ ئاگادار کاتەوە پابندی ڕێنمایی پزیشکی پسپۆڕەکەی بێ و دواتریش بەورە بێ بەهێز بێ چونکە چارەسەری هەیە و ژیانیش لای خوای گەورە نووسراوە دیاری کراوە شەرنی ئەوانەی کە بە نەخۆشییان بە شێرپەنجە ئەمرن تا کەسێک بە نەخۆشی ئەمرێ سەدان کەسی ساغ ئەمرن بۆیە پێویستەکە تەندروست بن وەرزش بکەن دەروون دروست بن و پێویستەکە کە پابندی خواردن و خواردنیان ڕێکخەنەوە سیستمی خواردنیان ڕێکخەنەوە زۆر خۆیان بە دوور بگرن لە با بڵێن ئەوەی کە بە جگەرە توش بووە واز لە جگەرە بێنێت چونکە بەڕاستی ئەوەی کە واز لە جگەرە ئەهێنێ لە 120 بۆ 30 بەلایانی کەمەوە مردنی بەلایانی کەمەوە 15 ساڵ درێژەکاتەوە و ئەوەی کە حتا هێشتا درنگ نییە واز لە جگەرە بێنی ئیتر توش بوو بیان توش نەبووبی بە زمانی کە توش بوون بەم نەخۆشیە تکایە تاوایتر ئەبێ دەستبەرداری جگەرە کێشان بن ئالو دەبووی ئەبێ واز بێنی ئەمە مەجالی قسەکردن هەڵناگرێ و دواتریش شیرینیەکان شیرنەمەنیەکان تا ئەتوانێ واز لێ بێنێت چونکە ئەمانیش خۆراکێکن بۆ گەشەکردنی خانە شێرپەنجەیەک زۆر چاکە دەستان خۆش بەخوا کاک دکتۆر زۆر بەخێر بن دووبارە سپاس بۆ ئەم دەرفەتە کە پێتان بەخشین ئازیزانی چارەخانە سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری پۆدکاستەکەمان بوون تەندروست بن